شەو تا ئیستەوە ئەمە شەو ڕۆژێکە دە 15-20 نەفەرمانها لە ژێری ئەم ئاوار و خانی ڕمیاغا ئەم حکومەتەیەکەوە هاوارمانە ناتیە جنازە کەوتیە نەکەستێ نە ئاومانها نە نانمانها نە بەرقمانە گەشتی بیاخانومانە هەرچیەکەین هیچ کەس بۆ هاوارمانۆ نایە تەواوی ئاوایەکە تەواو ڕمیاغە هیچمان نەماوە ئەو چەماغە سەلوپەتە لە برسیانە مرد لە تین و لە بێ ئاویان مرد و هاوارمانۆ نایەن ئەم حکومەتە بۆ نایەوە هاوارمانۆ وە کافر نییەن بێنوە هاوارمانەوە دنکی نەما ئەی بۆ نایەنەوە هاواری مردمەوە ئەمانە من چی پێ بکەم ئەمە گشتی لە برسیان مرد گشتی ئەم ماوانە گشتی وەکی هێمە گشتی زامارە گشتی کوژیاغە و هاوارمانۆ نایەن ئەی خوای چی بکەینی تر بێنەوە هاوارمانەوە بێنەوە دادمانەوە گشتی لە برسیان مرد لە بێ ئاویان مرد گشتی واژێری خانگا یا لای مردگە ئەی چی